سەرۆک ترامپ و هەفبەرێ خۆی تورکیا نەگەهشتنە چارەسەریان ji bo pirsên serekên welatên xwe. Amerîka dibêje ew pişta xwe nade şerê dijî Daişê li Sûriya. û peyamnêrê dengê Amerîka li Qamişlozane Umer bi David Borgî rojnamevaniyê hat xelatkirin. Silav û rêz û hîviyên dema xweş digal Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لاوینیشەوە بەخێربێنەوە بۆ بەرنامەی ئەمڕۆمان کە بەرنمەیەکی تایبەتە و سەرەتاش بە پێداچوونەوەیەک بە سەردانەکەی سەرۆکی تورکیا بۆ واشنگتن دەست پێ دەکەین. لە پاش کۆبوونەوەکەی سەرۆک ترامپ و سەرۆک ئەردۆغان لە کۆشکی سپی ژمارێک لە سیناتۆرەکان ڕەخنەی توندیان لە سەرۆکی تورکیا گرتووە لەسەر هەوڵەکانی بۆ وێناکردنی کوردەکان وەکو تێرۆریست. هاوکاتی هەبوونی ناڕزاییەکی گشتی بەرامبەر سەردانەکەی سەرۆکی تورکیا بۆ واشنگتن و لە نێوەندی پەیوەندیەکی سارد و سڕی ئەمریکا و تورکیادا بەڵام کۆشکی سپی پێشوازیەکی گەرم و گوڕ لە ڕەجەب تەیب ئەردۆغان دەکات. ڕەوشی باکووری ڕۆژهەڵاتی سووریاش باڵی کێشابوو بەسەر تەواوی و توێژەکاندا. لە ئێستادا ئەگربەست بەردەوامە و دەمەوێت سوپاسی سەرۆکی تورکیا بکەم بۆ هاوکاریەکانی هاوکاتی کارکردنمان تا ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکی سەقامگیرتر و ئاشتێنەترمان هەبێت. یەکترمان دڵنیا کردوێتەوە لەوەی تورکیا وابەستەی پشتیوانیەکان دەبێت. من سەرسامیەکی گەورەم بە سەرۆک ئۆردگان هەیە. ئەم پێشوازیە گەرم و گوڕە نەبووە مایەی ڕەوانەوەی نیگەرانیەکانی سەرۆکی تورکیا بەرامبەر هەڵوێستەکانی کۆنگرێسی ئەمریکا لەسەر تورکیا و هەروەهاش ئەوەی کە کۆمەڵکوژی ئەرمینیەکانی بە ژەنۆساید ناساند. Temsilciler Meclisi'nde هەندێک قسە و باس و ڕووداوی مێژوویی بەکارهێنراون بۆ تێکدانی پەیوەندیە هاوبەش و دوولایەنەکانمان. ئەمەش بە تایبەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا ڕەنگی داوەتەوە و هەندێک لەو بڕیارانەی 29 مانگیدا پەسەند کراون لە خزمەت ئەو مەبەستەدا بووە و زیانی زۆری بووە بۆ گەلی تورکیا. هەر لەو سەردانەیدا بۆ واشنگتن سەرۆکی تورکیا لەگەڵ گەورە سیناتۆرەکانی کۆنگرێسدا کۆبووەوە و لەو کۆبوونەوەیەدا سیناتۆرە ئامادەبووەکان هەڵوێستێکی توندیان هەبووە بەرامبەر سەرۆکی تورکیا بە بەراورد لەگەڵ گەرم و گوڕیەکەی کۆشکی سپی. چارەسەرکردن لە هێرشی تورکیادانیە بەسەر سووریا. ئەردۆغان ڤیددیۆیەکی نیشاندا سەبارەت بە هێرشە تیرۆریستەکانی پەکەکە و پەیوەندی هەندێک لە ڕێبەرانی یاپەگە لەگەڵ پەکەکەدا. پێم وت من لێرە نیم بۆ بڕیاردان لە ڕابردوو. دان دەنێم بە نیگەرانیە ئاسایشەکانی تورکیادا بەهۆی هەندێک لایانی چەکدارەوە. بەڵام ئایا دەتەوێت ڤیددیۆی کوردەکانی شت نیشان بدەم کە هێزە سەربازەکانی تورکیا چیان کردووە؟ پێم وت دەزانم کێشەکەت لەگەڵ یاپەگەدا هەیە. بەڵام ئەوان یارمەتی ئێمەیاندا بۆ تێکشکاندنی داعش. سەرۆکی تورکیا بەر لەوەی سەردانی واشنگتن کە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی ڕووسیادا کردووە. مۆسکۆ بە وردی چاودێری ڕۆژی کۆبوونەوەکانی تورکیا و ئەمریکای کردووە. رووسیا و تورکیا ڕێکوتنێکی ئاسایشیان مۆر کرد بۆ چاودێریکردنی سنوورەکانی نێوان تورکیا و سووریا. ئەمریکا هەموو شتێک دەکات تا ناوچەیەک وەکستانێکی ئەمریکا پێک بهێنێتەوە داواشی لە وڵاتانی کەنداو کردووە تا بەشداریەکی چڕیان هەبێت تێیدا تا بەڕێوەبەرایەتێکی خۆجێی دابمەزرێنێت بۆ کورد و یەپەگە و ئەوانی تریش. مەبەستەکەش زۆر ڕوونە بۆ جاکردنەوەی ئەو بەشەی سووریا و هەروەهاش بۆ کۆنتڕۆلکردنی کێڵگەنەوتەکانی ئەوێ. رووسیا و تورکیا دەستیان کردووە بە چاودێریکردنی ئەو ناوچە سنووریانە، بەڵام دانیشتوانی ناوچەکە بەربارانی کاروانە لەشکریەکانی ئەنکەرە و مۆسکۆ دەکەن. بەلای شیکەرەوە ئەم جۆرە کاردانەوانە چاوەڕوانکراوە بە تایبەتیش پاش کشانەوەی ئەمریکا لەو ناوچەیە. بە پلەی یەکەم ئەمریکا هەروادیە و شوێنی زیاتر لە ناوچەکەدا لەدەست دەدات. بە پلەی دووەمیش خواستی تووشایە تا ڕۆڵی جێگیرتری هەبێت لە ناوچەکەدا. جا ئەم دوو فاکتەرە دەبنەمای کێشەی زیاتر بە هەمان شێوەش هاوکاری زیاتر. واتە ئەمریکا و تورکیا ناچار دەکات بە وتوێژی زیاتر لەسەر ئەو دۆسیانەی پێویستە هاوکاری یەکتر بن. تورکیا دەخوازێ هەرێمێکی پارێزراو لە ناوچە سنووریەکانی لەگەڵ سووریادا دابنێت. ئەمەش داوایەکە وەک زۆرێک لە ئەندامانی کۆنگرێس دەڵێن لەگەڵ هەرێمێکی پارێزراودان نەک هەرێمێک تورکیا و رووسیا و ڕژێمەکەی ئەسەد تیایدا باڵا دەست بن. سەرۆک ترامپ دەبێژاوی PTV بە ئالیکاریە ئوکراین نینە هەتا لە هەڵبژاتنین 2020 ji هەڤرەکێ خۆی دموکرات جو بایدن ببە
سەرۆک تێ خەتابارکردن بە ڕاگرتنە ئالیکاریان ji ئوکراینرا li demê wî hana serokê wî welatî dayî lêkolînê li ser Biden û karê kurê wî bike. Serokî gote piştevanên xwe lêkolîna ladana wî ziyanê digehîne malbata wî. Heta meha bêz jî dengdan li ser ladana wî di civata nûneran da li Kongresê nahê çaverêkirin. û hevdemê ku Kongres bi piraniya Demokratan lêkolînan dike li ser bikarînana xerapiya desthilatê ji aliyê Serok Donald Trump ve bi mebesta ladana wî ji desthilatê komariyên bi piştevanên serokî jî nekeyfxweş bûn bi mêvandarîkirina serokê Tirkiyê li Koşka Spî. Gelo Trump wê rê bide Erdogan plana xwe li Bakurê Rojhilata Sûriyê bicih bîne? Dr. Kirmanc gundî serokê rêveberiya perwerdê li Zankoya Tennessee State li Cemmeya ji bo bersiva van pirsan bide Dr. zor bexêr bî. Tu bilî Amerîka û Serok Trump razî bin li wî ke Erdogan planekey xwe li Bakurê Rojhilatê Sûriye li Rojava cêbecê bike? نابێ جۆرە تا ئێستا جیهانەتەوەی بەرە خۆ بدێ قەتل و عام ژینۆسایدی ئەرمەنیان لە زەهنیەتی جیهانی پاگشت نەبوویتەوە. ئەویش بە هەمان شێوە و تەعەسوبی کە ئێستا کە ئەردوغان لە خۆی نیشان دەدا چونکە هەمان زەهنیەتە هەمان زەهنیەتی ئیسلامی ڕادیکالی پاشبەڕۆی ئیمپراتۆریەتی عوسمانیە کە ئەو دەیەوێت لە سەدەی 21 جارێکی دی زەندی بکاتەوە و ئیبادەی ژینۆسایدی میلەتی کورد بکاتن و جیهانیش بە جۆرێک بچووک بوویتەوە بە جۆرێک ئاگاداری ڕووداوەکانن لە هەر جێگەیەکی جیهانێ باشتر لە ئۆردوغان وەک یاخود وەکو ئۆردوغان دەزانن کە لەشکری ئۆردوغانی لە باکووری سووریایە کوردستانی بندستی سووریایە چ تاوانێکی کردیە و بە چ مەبەستێکیش دەیەوێتن بەو جۆرە پاکتاوی نەژادی کوردان بکاتن لەبەر هەندێک بڕوا ناکەم نە جیهان نە ئەمریکا بە جۆرێکی سەرەکی ئەمریکا ئەو شتە قبول بکات. دکتۆر کرمانج ئەردوغان هەوڵ دەدا کوردەکان بە تیرۆریستەوە پەیوەندیدار بکات و دەڵێش لە سووریایە بۆ ئەوەی شەڕی تیرۆر بکاتن. لە کۆبوونەوەکەی پێرێ لە کۆشکی سپی ئەو دەڵێ ئایپاتی خۆی دەرکردووە ڤیددیوەک نیشانی سەرۆک ترامپ و سیناتۆرە ئەمریکیەکان داوە بە شێوەیەک وای پیشان بدا کە کوردەکان ئەوانەی وێدەریە پێگە پەیوەندی بە پێکێکیەوە هەیە. چ ڤیددیوەیەک بوو مەبەستی چی بوو بە چی گەشت؟ ترامپ لە نامەکەی خۆی کە بۆی نووسیبی گوتبوویت خۆت ئەحمەق مەکە بەڵام بەڕاستی خۆی ئەحمەق کرد کە هات لە سەرای سپیە و ئایپادەی خۆی دەرینا و ڤیددیۆیەکی پرۆپاگەندا پێشتر دروست کرایە مۆنتاژ کرایە بینی نیشانی ئەمریکای بدا نێژانی سەرۆک و سەرۆکی ئەمریکا و سەنەتۆرەکانی کە لەوێ بەشدار بوون بداتن بەوان بڵێ ها فەرم و تەمەشاکردنەوە تا ئەوەی یەپەگا ئەو کارە دەکاتن بەڵام ڕەفتاری لەشکریوی لە بەرامبەر ئەوانەی بە زندیتی هاتبوو نەگرتن ئەو شەڕوانی یەپەگەی کوردستانێ یەکێک بە زندیتی لە شاخ فڕێ دەدەن دوای ڕەمی لێ دەکەن. بەڵێ یەکێکگرام دەڵێ مەبەستم ئەوەی پێشی ئەوەی ئۆردوغان بگاتە ئەمریکایە ئەوانە ئەو زانیاریانیان هەبووە لەبارەی لەشکری ئەمریکا لەشکری تورکایە کە چی کردێ چ جۆرە تاوانێکی جەنگی ئەنجامدایە لەبەر هەندێک پرۆپاگەندەکەوی هیچ نەکە هیچی لێ دروست نەبوو بەڵکو شەرمەزاریش کرا پاش ئەوەی کە لنزیگرام زۆر بەتوندی ڕوبەڕووی بۆەوە بە تایبەتی لە وەختە گویست بووی ئیعتیباری شەڕ و پاگشتکردنەوە و شکاندنی داعش بۆ خۆی بۆ تورکیا بباتن کە لنزیگرام پێی گوت بوو ئەوەی شەڕی داعشی کردیە کوردەکانن لەوێ ئاماژەی بە 10,000 شەهیدی شەڕوانان کردبوو ئەم پێم وایە دنیا بە شێوەکی گشتی ئەمریکا بە تایبەت لە درۆیەکانی ئۆردوغانی حاڵی بووینە تێدەگەن ئەو کابرایە دەستی ڕۆ بووە بابەتەکە بگۆڕ مختەکەمان خۆ دەزانی کەمی کورتا دوای لەم کاتەدا کە باسی ئەم بابەتەنا دەکەین لە کۆنگرسی ئەمریکا شتێکی زۆر گەورە و گرنگ ڕوو ئەدا ئەویش لێکۆڵینەوەی لەسەر وەلانانی سەرۆک ترامپ بەهۆی ئەوەی کە دەسەڵاتەکەی خۆی بەکاری هێناوە بۆ قازانجی خۆی
تایبەتی شخصی تۆ بڵێ دوا بە دوای لێکۆڵینەوەی کراوە کە لەسەر تەلەڤیزیۆنە پیشان دەدرێ دیموکراتەکان شتێکیان بەدەست کەوت بێ ئەو نامەیە کە هات دەرکەوت ئەوەی کە ئەوەی پێی دەڵێن وسل بلۆوەر ئەو بەشێکی بچووکی لە گفتوگۆکەی ترامپ لەگە سەرۆکی یوکرانیا خستە دەر بۆنی شتێکی لێ دێتن وەکو دووکەڵێکی لێ هەڵدەستێتن لەبەر هەندێ ئەوە وای کرد کە پرۆسێسی لێکۆڵینەوە پرۆسێسی ئیمپیچمنت پرۆسێس لە لێکۆڵینەوەی تاوان دەست پێ بکاتن هەوو بوو خراە دەنگ لە کۆنگرێسی لە جیواکی نوێنەران ئێستا پرۆسێسەکە دەستی پێکردیە و حتا ئێستاش کە دێتن دیموکراتەکان زێتر ئومێدەوار دەکاتن بۆ لەو کۆبوونەوە کراوانەی کۆنگرێس کە لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە ئاگاداری ئەو گفتوگۆ تەلەفۆنیەی ترامپ و سەرۆکی ئەکرانیا بووینە پێم وایە شتێک هەیە بەڵام دیسانیش لێرانە قانونی ئەمریکای وا بیر دەکا کە دەبێ بەڵگەکە حاشا هەڵنەگربێت یا تۆ دەڵی ئۆمیدی دموکراتەکان ئەوەیە کە ڕای گشتی ئەمریکا و بەرەبەرە زیادە بێت بۆ ئەوەی پشتیوانی لە مەسەلەی وەلانانی سەرۆک بکەن بەڵام تو بڵی ئەم بابەتە بە تایبەتی بگاتە ئەوەی ئاستی ئەوەی کە ئەمپیچمنتی تیابێ یان لە وەلانانی سەرۆک ببێتەوە بەو جۆرەی کە ئێتا ئێستاکە قسە دەکەن و ئەو شاهێدانەی کە ئاگاداری مۆ بابەتەکە نەدێن قسە دەکەن لەوە دەچێتن ترامپ شتێکی کردبیتن و ئەوەش بە پێچەوانەی دەستوری ئەمریکایە شکاندنی شکۆی دەستوری ئەمریکایە ئەتۆ و شکاندنی سمعی ئەمریکایە لەسەر ئاستی جیهانێ ئەتۆ داوا لە وڵاتێک بکەی مداخەلە لە کار و لێکۆڵینەوەی لەسەر کەسێکی منافسی تو بکەی بۆەوەی لە بەرژەوەندی توتەوا ببیتن ئەوە خیانەتە لە ئەسم فەرهەنگی دیموکراتیکی ئامریکایە دەکرێتن لەبەر هەندێ لێکۆڵینەوەکە بەردەوام دەبی لەوانەیە وەختێکی زیاتر بکێشیتن چکە بە هەمان شێوەیە کە دیموکراتەکان پاڵ پێوە دەنێن بۆ ئەوەی ئەو ئیمپیچمنتە ئەو تاوانە بکەوێتە سەرمێز خەڵک بیبینیتن بە هەمان شێوەش کۆماریەکان لە دژی دیموکراتەکان لە کۆششدا و شتەکانی وان بە درۆ دەخەنەوە ئیتر سراعێکی زۆرتون هەیە وەک دەبینی بزانانی لە نەتیجەی تەواوبوونی پرۆسێسی لێکۆڵینەوەکە بەچ دەگەین دکتۆر کرمان زۆر سپاس دەستکان زۆر خۆشحاڵ بین بە میوانداری جەناب دکتۆر کرمانج گوندی سەرۆکێ ڕێبەراتیا پەروەدێ لە زانکۆیە تێنسی میوانی کورد کەنەکشن بوو و پەیامەرێ بەشی کوردیە دەنگی ئەمریکا لە قامشلۆ زانە عومەر بە خەڵاتێ دەیڤد بۆک یێ ڕۆژنەمەوانیە هات خەڵاتکردن خەڵاتکردنا زانا ji bo wêrekî û rastgoyiya wî bû di ڕووماڵکردنا شەڕی سووریەدا. ڕۆژنامەوانی بخوا کارێکی bi berpirsiyarî û pirî metirsiye. Rojnamevan li gelek herêm û welatan dengê bêdengan e û dibin çavê dîtinê yê wan civak û wan bûyeran yên ku nayên dîtin yan jî dîtina wan pir zor e. Bi taybet li herêmên şer û ceng û alûzî lê dom dikin. وەک دەزانم بدانا خەلاتê dengê Amerîka îro bûn û çegehanê pişka Kurdî Zana Emer. Dixwazim bînim bîra we em evên li avahiyê kohîn li Virginia li MBN yan jî li avahiyê jihadî li Prague yan yên li saziyên din kar dikin ew ne qehremanên rastî ne. Yên rastî qehreman karmendên me yên girêbestin nûçegehanin û evên yên ji herêm û welatên xwe raportan dişînin. Zana Umar ji bo hejî dîtina wî ya xelatê David Bork yê rojnamevanî supazdar e. Birêzên delal, bêguman ev şanaziyeke pir mezin e ji bo min got we ez layiqê vê xelatê dîtime. Karê minî ev çend salin ji bo dengê Amerîka di demekê de hatiye got çavê cîhanê hemû li vê herêma got ez lê jiyan dikim got Bakurê Sûriyayê ye. Ew jî ji ber got rêxistina teroriya Daişê şerê hemû cîhanê dikir û li vir şerê cîhanê û şervanên Kurda li dijî rêxistina teroriya Daişê dest pê kir û li vir jî bîdawî bû. Rêveberên Ajansa Amerîkî bû medya cîhanî li gor şert û mercên herî bi zehmet yên karkirina rojnamevanan û berhemê wan biryara xelatdayînê didin.
ڕۆژنامەوانین گۆ ئیرۆ ئەموان خەلات دکن و ڕێزێ لەوان دەگرن چەند دەکن جێ باشترین ڕۆژنامەوانین گۆ لە جیەن هەریمە ترسیدار لەوێ جیهانی کار دەکەن ئاجان سامە ئاگەهدارە گۆ مخابن ئازادیە ڕۆژنامەگەریە لە جیهانی کێم دەبێ و گەفێن لەسەر ئەو لە کاریە ڕۆژنامەوانان زێدە دەبێ زانعمە ڕاز و نەپەنیین راپۆرتێن ژێهاتی باش دزانە و ئەو دزانە ترس لەسەر ژیانەوی هەیە لێ ئەو کارێ خۆشی پیرۆز دبینە. زانا عمر جی بروکت پیشا شر دیجی داعش لسوریا و اپراسیون و داویه لشکر ترکیه لباکور سوریا راپور شاندنه. گلک جاران دما و گهازنان و چیان جیان زانا کفتت مترسیه دا. جارکه من تلفن جزانا خواست جیان خو نه اختت خطر دا. لی او کنی او گوت راپورت باش نابد هکه خوش خطر دور بکی. هفکار نوی کسوکار و ریبر نوی پر کیف خوشن کو زاناش هجیوی خلاتی هادیتن. لی کیف خوشیا ریوبر دمکی بشا باشور و ناوند آسیای دنگ امریکا شیوه کی دنیا کیف خوشیه. اوه یک جوان جارن هری که مل دنگ امریکا کو جکیفان دا بفرم. دما من تماشا دکر کو زانا عمر خلات 2019 یه دیوید بورکستان دیه. بو کار روزنامه‌وانی هری باش او تماشا کردن راپورت نوین بجارده و پشکا کردیا دنگ امریکا او پیاماوی سپاسی وکر کو از بشانازی بکم که هفکاری ویمه. روزنامه‌وان دقاد و شر و جنگان دا دیسا سرباز و لشکره. جکیوی تنه کامیراو برهمی ویه. لقادن شر هند چیروک و سرهاتی هنه مهراخول جیانا وانددن. نجیب بالای دنگ امریکا. پامنری بەشی کوردی دەنگی ئەمریکا زانا عومەر لە وتوێژێکدا باز لە گرنگی وەرگرتنی خەڵاتی دێڤید بەرگ بۆ ڕۆژنامەوانانی ئازا و بەجەرگ لە شوێنی شەڕدا دەکات. و لە وتوێژێکدا کە پێش ئەوەی بینە ستودیۆ تۆمار کراوە لێم پرسی هەستی چۆنە وەکو وەرگری خەڵاتی بەرگ. ئەز پرکێ خۆش بووم شانازیەکی پر مەزم بووش بۆ من ئەز وەک ڕۆژنامەوانێکی گۆ دکاری بوو دەنگی ئەمریکا دەکار بکێ bi zimanekî xwecihî zimanê Kurdî dikarî bû di destgeheke navretewî de kar bike. Zana wekû dezanîn yanî wekû rojnamewanek yaxud wekû kesek agate astek xelatekî lewcore bedest bihêne dûçarî komelek asteng debêtewa. Ew astengane çi ye ke to wekû li buwarî rojnamewaniya hatota rêgat ta geyiştî bem asta. راست يعني آستنگی لسر ده آستا هنه آستنگی کی بلکی جاره که لسر آستنگی گوتجی شرب دملی تکنیکی ده دملی اوی ده پرجارا زحمت گوته کاربه ده دماوی ده یان دبیگه جهه گوت تخوازه او بکه او جهه گوت تخوازه بگه جو چیروکا خوشی لور چه بکه بگومان جهه کی پر خطر مترسی سر جیانا مروه هی لی بیاره که گوته دست بگه دگری دما گوته بیشه از روزنامه‌وانم از بخوازم راستیه بگیرم جهانی بگومان او بیاره گوته دست بگه دستین بیشه از دوام از نترسم و از بگیرم جیبو یاری آستک دنجی آستنگی هنه او بجبو من پر بلکی کسایت عمل فکری دایی لجين لدفرين شهر لجبهة طيبتي شهر اللي تجي داعش ده شربانين كردا روكنن دكانيان ديلان دكرن من تمي من وان دكشان جي ومن ديماني وان جي دكشان ترسك تمي حسرتك دلي من ذهبو جو او شربان جارك ازفجرم جارك دمويجي ازوي نبي باش زانم کارەکەت وەکو ئەو کاری ئەیکەی کاری ڕۆژنامەوانی هیچ بۆتە هەوەی ئەوەی کە کاریگەری لەسەر با بڵین وەکو مرۆڤێک تۆی گۆڕی بێت ڕاست ینی باندۆرێک هەی ینی ئەو پرساگۆ تتخوازم بە دەنگێ وان قوربانیان ئەف پرسێکی پر مەزنە پرسێکە ئەخلاقی پرسێکە وجدانی گوت کار به دنگ وان قربانیا تبخوازت به دنگ زاروکا به دنگ جنا به تایبتی گو دشری لدیش داعش و نهاجی به ایریشا ارتشا ترکیه گروپ پیل گری دای لسر هریمن باکوری سوریای دوزانه گو او انسانانا
ئەو لە هەنگێن گۆسەر جیهانێ دهاتن گوتن ئەو لە هەنگانە دشەر لە دژی داعشێدە نها تێن کوشتن ئەو مالباتên wan şervanê got li heng û dişerê li dijî Daişê de niha serdestê wan grûpan û artêşa Tirkiyeyê tên kuştin. Tirsa xelkê tu karibe bi dengê wan wê tirsê, dengê rastiyê. Eveya hemû berpirsiyareke exlaqî pir giran e ser destê rojnamevanekî de, di milê wijdanî de, di milê exlaqî de. Rast e. زاناوەکو دەزانین زۆربەی ڕۆژنامەوانان کە با بڵین لە شوێنەکانی شەڕ ڕووماڵی هەواڵەکانەکەن دووچاری مەترسی ئەبنەوە با بڵین مەترسی لەسەر ژیانیان وەکو دەزانین تۆش چەند جارێک مەترسی ڕاستی لەسەر ژیانت دروست بووە یاخود لە مەرگ ڕزگارت بووە لەو ساتانەدا هەستت بەچی کردووە هیچ کات هەستت بەوە کردووە کە ئیتر ئەو کارە نەکەیت؟ راست يعني دجاران از تقينا هما ممرين بشعبي خديت و از جير رزقار بوم بشتي ويب چن كليكان دهات بيرا من دوا بزراج بكاميرا خو قلت چاوا جارك قرباني به و تهمان دميتي قلت روج نماوان به و توي چيرو كجراغينه اف ناكوكي كد هندري مروان ده جارنا چيدك لدهمان دميتي جبو من هيزل لالي كيدن دبرين شرد من دوي نامه خوشيت قلت او نامه او چیرۆکێک و سەدی چیرۆکە گوت هاتن گوتن شەربانێکی گۆوەک شاه و شەڕێ هەجین دب تایبەتی دژی داعشی ئەو دەڤێرێن داوی من چیرۆکاویش بۆ دەنگی ئەمریکا چێ کرد ji بۆ کەمیرا دەنگی ئەمریکاشی وی دەبێ داخوی من ji کوشتنێ ڕزگار کرد دەرما سەگوانکی داعشێ خۆست ئارمانج بگرێ ڕاستە یعنی ئەو ترس هەیە لێ دوابه او مترسی سر جیانا روزنامه‌وانا جی هی و تمیته گوتج گوت بیجه آگاهی هجاتنه گوتج بو جیانا خوش دست بده لی از باورم ایشا مروان هجای گوت ترسا خو باوج باشبوه بکه و ته راگینه بله پامنرمان زانا عمر لا قامشلو زور سپاس دکین و جاریکتر پیروزه gelekî spas û ez li we pîroz dikim û ez diyarî hemû hevalên xwe û hevkarên xwe beşê Kurdiyê dengê Amerîka dikim. خەلات پیرۆزە ji bo zanayî li demê ku tevaya Iraqê ji komala dewleta İslamî Daeş hatî paqijkirin hêşta hezaran malbatên Erebên Sunnî ku xwe li herêma Kurdistana Iraqê girtine nevegeriyana warên xwe. هێشتا ژمارەیەکی زۆر خێزانی عەرەب لە نێو ژیانی ئاوارەییدان و نیشتەجێی کامپەکانی هەرێمن لە کاتێکدا تەواوی عێراق لە داعش ڕزگار کراوە. ئاوارەکان دەڵێن میلیشیا چەکدارە شیعەکان ڕێگرن لە بەردەم گەڕانەوەیاندا. بوونی میلیشیاکان لە ناوچانەکە ئەو میلیشیانە ڕاستیەکەی ئەوەیە کە بەدیلی حکوومەت و مؤسساتی ڕسمین بۆ خۆیان قەرارەدەن خەڵکە بەنە زیندانەوە خەڵکە ئازادەکەن خەڵکە کوژن خەڵک ڕاوەدووەنەن هەموو ئەوانەوەی کردووە کە ئەمانە هەست بە ئاسایش نەکەن و نەگەڕێنەوە. بە هەزاران خێزانی ئاواری عەرەب بە ناوچە جاجەکانی هەرێمی کوردستاندا بڵاو بوونەتەوە بەشێکی کەمیان دەستنەڕۆن و لە کامپەکاندان بەڵام بەشی زۆرینەیان چوونەتە نێو شار و شارۆچکەکان و نیشتەجێ بوون بە وتەی خۆشیان میلیشیاکان هۆکاری ئاوارەییانن. ئێمە هیوادارن عێراق لە میلیشیاکان ڕزگار بکرێت. کۆمەلگای نێودەوڵەتی هۆکار کە بێدەنگە بەرامبەر بە میلیشیاکان لە نێو شەقامی عێراقدا تەقل لە خەڵک دەکەن. هەموو شتێکیان بە خەڵکی عێراق کرد. حتى المناطق اللي ما بها تەنانەت ئەو ناوچانەشی کە داعشیان تیادانیە دەناڵێنن و سەقامگیریان تیادا نییە. بەڵگە خۆپشاندانەکانی عێراقا کە ڕوبەڕووی پێشەلکاری دەبنەوە. زۆربەی ئاوارە عەرەبەکان سونەن کە بەهۆی شەڕی داعش و شەڕی مەزهەبیەوە ناوچەکانیان خاپور بووە ماڵ و خانوەکانیان تەقێنراونەتەوە جا لەوەش ترسیان لەوە هەیە لە کاتی گەڕانەوەدا لە فلتەری دەستگا ئەمنیەکان دەرنەچن و تۆمەتی تیرۆر بدرێتە پاڵیان. حکوومەتی عێراق جۆرێک لە مۆڵەت و ناونووسین و سەرەی داناوە بۆ گەڕانەوەی ئەمانە کە خێزان بە حساب لە دۆسی ئەمنیەکانیان ئەکۆڵدرێتەوە ئەو لێکۆڵینەوەی لە دۆسی ئەمنیەکان بۆ خۆی جۆرێک لە شەڕە بەرامبەرم خێزانان کە ئەمان لێ ترسن چونکە لە دوایە و خەڵکەی کە خۆیان خزانوەتە مؤسساتی دەوڵەتی عێراق و مؤسسە ئەمنیەکانەوە لە فایلی ئەمان ئەکۆڵنەوە خەڵکێکن کە لە مەزهەبی ئەمان نین شیعە مەزهەبن و ئەمان لە ئەساسا بەهۆی ئەو ملانە تایفی کە لە عێراقەوەی کێشەیان هەیە تەنان کێشەکان بۆتی کێشەی خێزانی جا بۆیە کە سەرشیان دێ ئەوانیان کارڕۆنەوە بەشێکی زۆریان ڕۆشتونەتەوە ڕوبەڕووی تونوتیژی تر ڕاوەدونان گرتن زیندانیکردن حکومدان تەنان لە سێدارەدان بوونەتەوە. ئاوارە عەرەبەکانی کوردستان هێندە ناومێدن لە باشبوونی دۆخی ناسەقامگیری ناوچەکانیان خەریکە بە تەواوەتی لە هەرێمی کوردستان ڕادێن و نیازی گەڕانەوەیان نییە. دڵشاد ئەنوەر
دەنگی ئەمریکا کەرکووک. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڵێن دەدات دەستبەرداری شەڕی ڕێشەکێشکردنی داعش نابێت لە کاتێکدا فشار بۆ هاوپەیمانانی دەبات بەرپرسیارەتی زیاتر بگرنە ئەستۆ هاوکاری زیاتر بکەن لە بنیادنانەوەی عێراق و سووریا. پاش هەڵمەتە سەرکەوتۆکەی هێزی تایبەتی ئەمریکا بۆ لە ناوبردنی ڕێبەری داعش ئەبوبەکر البەغدادی لە مانگی ڕابردوو لە سووریا و ئازادکردنی دوایین شوێنی ئەو خلافەتی کە گروپەکە ڕایگەیاندبوو، وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ گوتی هاوپەیمانی جیهانی بۆ شکستپێدانی داعش یەکێکە لە هاوپەیمانە هەرێک کاریگەرە هەمەلایەنەکانی ئەم سەدەیە. ئێمە ڕێگەمان لە خەونی جیهادیە گر کە دروستکردنی دەوڵەتێکی تێرۆر بوو لە ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئێمە میلیۆنان خەڵکمان لە سەرکوتکردنێک ڕزگار کرد کە کەس لە جیهاندا نەیبینیوە. کارە باشەکانمان بەردەوام دەبێت لەگەڵ هەوڵەکانی سەقامگیری و هاتنەوە سەرخۆ. سکرتێری گشتی ناتۆ یەنس ستۆلتنبەرگ هاوڕا بوو، بەڵام گوتیشی بارودۆخی سووریا هێشتا نادیارە و ڕەوشێکی سەختە. ئەمە ڕوونا کاتێک دێتە سەر بارودۆخی ئەوێ جیاوازی بۆ چوونەکان هەیە لە نێوان هاوپەیمانانی ناتۆدا، بەڵام لە هەمان کادا ئێمە کۆکین لەسەر پێویستی پاراستنی ئەو دەستکەوتانەی کە ئێمە لە دژی دوژمنی هاوبەشمان کە داعشە بەدەستمان هێناوە و بۆ پشتیوانیکردن لە هەوڵەکان بەڕێبەرایەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ بەدیهێنانی چارەسەری سیاسی درێژدەم. شارەزایان دەڵێن ژمارەیەک لە هاوپەیمانانی ئەمریکا نیگەرانیان لەمەڕ هێرشە لەشکریەکانی تورکیا بۆ سەر کوردەکان لە سووریا هەیە. پێم وابێت بێگومان نیگرانیەکی قوڵ هەیە لەمەڕ ئەوەی کە لە سووریا ڕوودەدات. گۆڕانکاریەکی خێرا لە شەوێکدا چرای سەوزی بۆ سەرۆک ئۆردگان داگیرسان کە لەشکرچێشی بۆ ناو سووریا بکات و هاوبەشەکانی ئەمریکایی لە ناوچەکە خستە مەترسیەوە. نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ هاوپەیمانی شکستپێدانی داعش جێمس جێفری گوتی هاوپەیمانان مشتومڕێکی ڕازگۆیانەیان لەسەر ئاستەنگەکان کردووە. سەرکەوتنەکانی ئێمە لە ئێستادا لە مەترسیدایە، ئەوەی لە ئێستادا دەکەین چاودێریکردنێکی وردە، هێشتنەوەی یەکڕێزیە، هێشتنەوەی هەماهەنگی و کارکردنە پێکەوە. لە کاتی ئاماژەکردن بۆ هەڵمەتەی کە بەغدادی تیاکوژرا، جێفری گوتیشی کەس گومانی لە ڕۆڵی ئەمریکا لە ڕێبەرایەتیکردنی ئەو هاوپەیمانی جیهانیەدا نییە. ڕەوشک ئالوس لە هەرمی هەیە شەڕ و پێکدادانگەڵی دیارە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش ینی دەڵێت ئێمە دەستبەرداری شەڕی ڕێشەکێشکردنی داعش نابین لە ناوچەکە. گوتی پەیامی خۆشی مەهەی هەفکارێکی مە و پەیامنێری مە دووی شەڕیدا تێخەڵاتکردن ئەڤ شتێکی خۆش بش بوومە هەتا بەرنامە بێ یاکورد کۆنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خودە حافیز. کاتێکی خۆش هەر شاد بن.